کاک فەرهەنگ زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 گفتوگۆکەمان سەبارەت بە هەڵبژاردننی یەکێتی ئەوروپا و گرنگی ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی ئەوروپایە. ئەم هەڵبژاردنە بۆچی ئەو ئاڵوگۆڕە خێرایی بەخۆیەوە بینی لە کاتێکدا کە هەروەک لە راپۆرتەکەشدا ئاماژەمان پێکرد کە چاوەڕوان نەکراو بوو؟ زۆر سپاس ئاوارەخان، سپاس بۆ کەناڵەکەتان و گرنگیدان بە پرسی هەڵبژاردنەکانی یەکێتی ئەوروپا. بێگومان ئەم هەڵبژاردنە تەنها نەک بۆ حزبێک بۆ لایەنێک یاخود بۆ وڵاتێکی وەکو سوید یاخود بگرە بۆ وەکو یەکێتی ئەوروپاش بۆ بگرە بۆ هەموو دنیا بۆ ئەو دووبەرەی کە ململانیانە لەسەر تەحکومکردن بە ئایندەی هەسارەی زەویەوە، ئایا بەرەیەکی ڕاستڕەوی تونڕەو یاخود بەرەیەکی میانڕەوی سۆسیال دیموکرات و سوور و سەوزەکان بێتیایە. بۆیە ئەم هەڵبژاردنە ئەهمیەت و گرنگی زیاتر خاڵە جەوهەریەکەی لەوا خۆی بینیەوە، بۆیە زۆر گرنگی پێدرا لە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەش. و بێگومان هەڵبژاردن پرۆسەیەکە هەتاوەکو هەژمارکردنی کۆتا دەنگەکان هیچ کەس ناتوانێت دەقا و دەقوتومت وەکو خۆی چاوەڕوانی بیپێکێتیدا. بەڵام ئەوەی کە بە شێوەی گشتی لە یەکێتی ئەوروپا و بە تایبەتی لە سوید یاعتیمادێکرێتە سەر ئەویش ڕاپرسی و بەدواچوون و تێژوونەوەکانی پێشوەختە کە بەداخەوە زۆرێکیان وەک خۆی دەرنەچوون بۆ ئەو چاوەڕوانیانەی کە ئەکرا سۆسیال دیموکراتەکان بەرەی. بۆچی وەکو خۆی دەرنەچوو کاک فەرهەنگ؟ بۆچی وەکو خۆی دەرنەچوو وەکو پێشبینیەکان؟ پێشبینی ئەوە دەکرا کە ڕاستڕەوەکان دەنگی زۆرینە لە سوید بێنن، بەڵام چەپەکان دەنگی زۆرتریان هێنا. هەروەکو خۆت دەزانی سوسیال دیموکراتەکان چاوەڕوان نەدەکرا دەنگی یەکەم بێنن، بەڵام دەنگی یەکەمیان هێنا ئەمجارش لە کاتێکدا حکوومەت لە دەستی ڕاستڕەوەکانە. خۆی ئەگەر سوید وەکو وڵاتێک وەکو سەمپڵێک نمونەیەک بێنینەوە، ئێمە لە سوید خۆشحاڵین کە هەندێک لە چاوەڕوانەکان کە وەکو خۆی دەرنەچوو بۆ بەرە ڕاستڕەوە تونڕەوەکە تێدایە و ئەو چاوەڕوانیانەی کە ئێمە بە نمونە وەکو حیزبی سۆسیال دیموکرات ئەمان کرد کە خاوەنی 5 کورسین لە ئێستا با بڵێن لە دەوری ڕابردووە چاوەڕچاومان لە کورسی 5ەم و 6ەم بوو. ئەویش ئەڵبەتە بەشێکی پەیوەندی بەسەر یاسای هەڵبژاردنەکانەوە بوو، چونکە ئەگەر هاتوو هەر حیزبێک لە 4 بەرەو ژووری دەنگی ئەو پرۆسە بەدەست دێنێ ئەکرێتە دەرەوە حیزبێک مەترسیەوەی لێکراکە و دەنگە بەدەست نەهێنێ. وەزایدەن ئێمە ئومێدمان نوا بوو ڕاپرسیەکان بە پێی ئەو توێژینەوانە بە پێی ئەو ڕووداوانەی کە بە بەراورد لە 2019 تا ئێستا ڕوویدا کەوای کرد ئەوروپا ئەهمیەتی خۆی زیاتر بزانێت لە مەسەلەی پەتای کۆرۆنا کۆڤید، لە مەسەلەی شەڕی ئۆکرانیا، لە مەسەلەی کۆچی ملیۆنەها کەس لە وڵاتانی سێهەمەوە بۆ ئەوروپا و وەرگرتنیان تایە. ئەمانە وای کرد کە ئەوروپا بە شێوەیەکی گشتی سیستەمە سیاسیە پەرلەمانیەکە لە ئەهمیەتی گرنگی بوون بۆ یەکتری زیاتر دەرکەوت. بەڵام لە لای هاوڵاتی دیدێکی تریان هەیە بۆ یەکێتی ئەوروپا. بەداخەوە تا ئێستا لە سویدیشا ڕێژەی بەشداری دەنگدەر بە ئەستەم گەشتۆتە لە 150 تێپەڕانوە. ئەمە یەکێکە لەو هۆکارانە کەوا ئەکا زۆربەی کات ئەو چاوەڕوانیانە بە پێی پێویست نەیپێکێت. ئێمە وەک سۆسیال دیموکرات چاومان لە کورسی لانیکەم 6ەم بۆ 7ەم بوو 6ەم بوو، بەڵام دەنگمان زیادی کردووە بەرەی چەپ و سوور و سەوز بە شێوەیەکی گشتی لە سوید و لە باکووری ئەوروپا کە ئەتوانین بڵێن ئەمە شنەبایەکی بەرەو هێوربوونەوەیە، شنەبایەکە ئێمە بە ئومێدی ئەوەین کە شنەبای ئایدۆلۆژیای بەرەی چەپ و سۆسیال دیموکرات و پارتە سەوزەکان ئەوروپاش بگرێتەوە لە کاتێکە لە ناوەڕاستی ئەوروپا و لە با بڵێن شەرقی ئەوروپایا پێچەوانەی ئەموێنەیە کە لە باکووری ئەوروپا و لە سویدا هەیە. لە وڵاتەکانی تر لە ئەڵمانیا، لە فەڕەنسا، لە ئیتالیا، لە زۆربەی وڵاتەکانی تر بەداخەوە ڕاستڕەوەکان لە زیادبوونان لە کاتێکان لە وڵاتی وەکو سویدا. پرسیاری ئەوە لێ بکەم کە ئەگەر بێت و ڕاستڕەوەکان ینی هەروەکو ئێستا کە لە زۆربەی وڵاتەکان لە دەسەڵاتدان مەترسی ئەوە بۆ پەنابەر چی دەبێت کە لەو دەخاڵەی کە لە پەرلەمانی ئەوروپا ئاماژەی پێکراوە کە زۆرینەی پارتە سیاسیەکانی بەشدار لە هەڵبژاردننی بڵین یەکێتی ئەوروپا یا پەرلەمانی ئەوروپا ئاماژەیان بەو دەخاڵە دەکرد کە دوایەمین خاڵیان پرسی پەنابەرانە کە ئەوان مناقەشەی دەکەن یاخود بانگەشەی بۆ دەکەن. بۆچی ڕاستڕەوەکان ئەگەر لە دەسەڵاتدا بن پەنابەران دەکەونە مەترسیەوە لە کاتێکدا لە سەرەتادا ئەو پێشنیارە کە چووە زۆربەی پەرلەمانی وڵاتان لەلایەن پارتی چەپەکانەوە بوو کە دەبێت دەرگاکان دابخرێن یاخود
پەنابەران کەمتر ڕوو بکەنە ئەم وڵاتانە؟ ئاوارەخان بە شێوەیەکی گشتی خۆی جیاوازیە جەوهەریەکە لە بنەمای تێڕوانینایە بۆ پرسی پەنابەر، بۆ پرسی کۆچبەر. چەپەکان، سوور و سەوزەکان، سۆسیال دیموکراتەکان دی وەکو مەبدەئێکیان هەیە، دەڵێ ئارامی و ئاشتی لە هەر شوێنێکی دنیا بێ، ئارامی و ئاشتیە لە پایتەختەکانی ئەوروپا بە ستۆکهۆلم و بە بەرلین و بە پاریس و بە هەموو شوێنەکەوەتیایە. ئێمە ناتوانین خۆماندا ببڕین لە هەسارەی زەوی بڵین مادام سنوورەکانی خۆماندا بخەین ئیتر کەواتە بێ کێشە ئەبین. ئەو کێشە و گرفتانەی کە بە ملیۆنەها بە سەدان ملیۆن هاوڵاتی کە ئێستا هەڵگری ڕەگەزنامەی وڵاتانی ئەندامیکێتی ئەوروپان، بەڵام ڕێگوڕیشیان لە عالەمی سێهەمەوە دێچی لێ ئەەکەی. یعنی مامەڵەکردن هەندێک بەرزکردنەوەی هەندێک دروشم تەنها دروشمە تەنها ببوورە دەنگەکە بڕا. بەس کاک فەرەنگ لە ناو ڕاستڕەوەکاندا داوای لێبوردنەکەم بەڵێ گوێم لێتە، لە ناو ڕاستڕەوەکاندا بانگەشەی ئەوە هەیە کە ئەوان دژی پەنابەران نین و هەروەکو خۆشمان دەزانین لێرە پارتی ئێستێ هەیە واتە دیموکراتەکانی سوید کە بەشێکی زۆر لە پەنابەران ئەندامن لە نێویاندا و لە نێو کاندیدەکانیشدا پەنابەر هەبوو. ئەوان دەڵێن ئێمە ئارامیمان دەوێت بۆ وڵاتەکەمان، ئەگەر کەسێک دەتوانێت خۆی لەگەڵ کولتوری ئێمە بگونجێنێ دەتوانێت لەم وڵاتە بمێنێتەوە. ئەگەر کەسێک گیانی لە مەترسیدایە لە وڵاتەکەی خۆی نەیتوانیوە بژیت دەتوانێت بێت لێرە بژیت، بەڵام بە مەرجێک خۆی تێکەڵاوی کولتوری ئێرە بکاوە یاساکانی ئێرە بپارێزێت. سوسیال دیموکراتەکانیش هەمان شت دەڵێن. ئاوارە خەنجیاوازەکە لەوایە ئەگەر کاتێک کە ئەم پرسە لەگەڵ با بڵێن کارکتەرێکی سفێرە دیموکرات گفتوگۆ ئەەکەیتیایە دەبێت بپرسید ئایا سویدی بوون مانای چییە؟ ئایا خۆگونجاندن لەگەڵ کولتور و فەرهەنگی سویدیا چییە؟ ئەگەر لە بوعدە یاسایی و دیموکراتی و مەدەنیەکەی ئێڵێ ئەوە هەموو مرۆڤێک کۆکە لەسەرەوەی ئێمەمانان کە وڵاتی خۆمان جێشتە بۆ هاتوین لە ئاشتی و لە ئارامی و لە دیموکراتیا بژین. ئەگەر سویدی بوون ئەوە بێ کە هاوڵاتی ژمارەیەک و دوو هەبێتیایە ئەوە لە ئێستای دنیای سویدا جێ نابێتەوە مەعەدا سفێرە دیموکراتەکان و هاوشێوەکانی ئەوانە بێت. جیاوازیە جەوهەریەکە لەمایە، بەڵام وتن شتێکە کردار شتێکی ترە. ڕۆژان ئەوەی کە ئێستا هاوڵاتی بێت لە سویدا ئەژی معایەشەی دام و دەستگاکان ئەکا، هەر دەستکرانەوەی بە نمونە با بڵێن پۆلیس کە بۆیان هەبێ تەفتیشی خەڵک بکەن لە هەر ناوچەیەکە بەبێەوە بگەڕێنەوە بۆ دادوەری گشتی بڕیاری دادوەری گشتیان پێ بخۆ. دەزانی پێشتر داواکاری گشتی پێشەوەی یاسا تازە بێم پۆلیس مافی ئەوەی نەبوو شکنینی هیچ هاوڵاتیە بکە لە هیچ قوشبن و لە هیچ جێگەیە کاتیا، بەڵام ئێستا بەبێ هیچ هۆکارێک پۆلیس خۆی دەسەڵاتیەوەی پێدراوە توانێ من و تۆ بەبێ ئەوەی لە بەرچاو بگیرێ ئایا ئێمە هاوڵاتێکی باشین، هاوڵاتێکی یاسا و ڕێسای وڵاتە پێڕەوەکەینیانە بێت پشکنینمانکە لە بەرچاوی خەڵکیدا. ینی ئەمە و چەندین شتیتر کە ڕۆژانە ئەهەمیەتی هەیە. بێگومان پارتێکی وەکو سفێرە دیموکرات قەت ناچێت جەوهەر و حەقیقەتی ئەو سیاسەتی ئەو دەوافع ناخەکیانەی کە لە پشتی دانیشتنەوە یاساکان هەیە بە خەڵکی ئاشنا بکە. بەڵام ئێمەمانان خەڵکی تری هۆشیار کە لە کایە سیاسیەکان کە لە لێکەوتەی پێشنیازە یاساکان بۆ پەرلەمان تێئەگات و بەعد و قوڵایەکەی تێگا با سویدەکەشەوە ئەزانی ئەمە مەترسیە لەسەر هەویە و شوناسی سویدی بوون کە سویدوی بوون مانای ئەوەیە هەموو تاکێک لەسەر بنەمای هاوڵاتی بوون، هەموو تاکێ لەسەر بنەمای هاوڵاتی و نیشتیمانی بوون دەبێ هەست بە ئارامی بکە، دەبێ ئەرک و ماف بگرێتە ئەستۆ. ئەمە جایە لەگەڵ ئەوەی کە تۆ بڵێ ئەگەر هاوڵاتیەک لەگەڵ ئێرە خۆی بۆ نەگونجا باش ئەگەر هاوڵاتێکی تری سویدی کە پشتا و پشت دەپشتە لێرە لە دایک بۆ نەیتوانی لەگەڵ سوید خۆی بگونجێنێ بۆ کوێنێریتەوە. ئەگەر مناڵەکانی من کە لێرە لە دایک بوون سبەی تووشی کێر و کێشە و گیر و گرفت و لادانێ بوون تایە بۆ کوێیان ئەنێریتەوە تایە. بۆیە هەندێک شتەیە لەگەڵ بنەما دەستوریەکانی سویدا یەک ناگرێتەوە، زیاتر بۆ خەڵەتاندن و خۆڵکردنە چاو خەڵکەوەیە بۆ ئەوەی دەنگدەر بۆ خۆیان پیا بکەن. ئەجینا بە شێوەیەکی گشتی ئێستا ئەیبینین لە دوای ئەم 2 ساڵەی کە ڕاستەوەکان پشتیوانی لەگەڵ سفێرە دیموکراتەکان لە حکومان ئەزانین خانەبەندی سوید لە ئاسی ژینگە پارێزی هاتۆتە خوارەوە، خانەبەندی سوید لە ئاسی گرانبوونی شتومەک، لە ئاستی بێکاری، لە ئاستی کوشتاری و مەسلەی تاوانکاری و جەرایم کریمینالیتێت چۆتە سەرتیدا. ئەمانە هەمووی ئاماژەن بۆ ئەوەی کە نەخێوانی ئەوەی ئێڵەن شتێکە ئەوەی پەیڕەویەکەن شتێکی ترە و دوایین دەنگدانیش ئاوارەخان ببوورە بۆی بە پەیامەکە بگات. دوایین دەنگدان بەوەی کە سفێرە دیموکراتەکان زیاتر لە 2 دەنگیان کەمی کرد، سوسیال دیموکرات لە 1.1 دەنگی زیادی کرۆ، ڤێنستەر پارتی، میلیۆ پارتی، پارتە چەپەکان. ئەمانە ئەگەر ئێستا
بەم نەمەتەی ئێستا دەنگدان وایە بۆ حکوومەت و پەرلەمانی سوید ئەوە بەرەی سوور و سۆز بە ڕەهاییەکی زۆر دەیانتوانی بێنەوە سەر حکم و سویدێک کە بە مانای وشە هەموو تاکێک وەک سویدی لێرە هەست ئەمان و زەمان و مشارەکە خۆی بکە حکمی دەگرتەوە دەست. کاک فەرهەنگ شێخ محەممەد سەرپەرشتیار لە لیژنەی هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا زۆر سپاس بە بوورە کاتمان کەم بوو سپاس کە لەگەڵمان بووی سۆڤانە گەڕێمەوە لای ئێوە سپاس دەکەین ئاوارە سپاس بۆ تۆ بۆ میوانەکەت.